کەسێک ئەوەندە ڕەزیل بێ، ئەوەندە شروک و پیسکە و دەستن و قاو بێ، لەگەڵ ڕەزیلیەکەیشا ترسی ئەوەی هەیە ماڵ و سەربەت و سامانەکەی لە دەست بچێ و هەژار بێ و نەدار بێ، بۆیە لە پێناو پەروەردیگارە نایبەخشێ. رب العالمین لە قورئانی پیرۆزە لە سوورەی ئالی عیمڕاندا لە ئاەتی 180 ئەفەرمێ: ولا يحسبن الذين ياخذ ولا يحسبن ياخذ ولا تحسبن بهرس الشواز خويندراوته دروستا ولا يحسبن الذين يبخلون بما آتاهم الله من فضله هو خيرا لهم بل هو شر لهم سيطوقون ما بخلوا به يوم القيامة ولله ميراث السماوات والأرض والله بما تعملون خبير. رب العالمين فرمي باوا قمان نبن، باوا حساب نكن، ونزانا أو كساني كوار رزيل أو كساني دسنقا وشروك كلبينا وپروردگارا نابخشن بو مالو سروة ساماني كپروردگار پیداون بو بخششو بو خلاتي كپروردگار اواني لي بهرمند كردوا كناي بخشن. انجا پروردگار فرمي بما آتاهم الله، نا فرمي ما آتاهم الله، او بايا كچوت سر ما آتاهم الله فرمي بما آتاهم الله، نبخشين كيانو رزيل كيانو شروك كيانو قرتنا وكيان بهوي رزيل كيانو ويا چونك لنا خيانة اواندا شروكن اواندا خوشويستي مال وثروة وسامانيان هيا اواندا يقينيان ضعيف ولاوازة بآخرتيان نابخشن لو فضلوا بخشيك پروردگار اواني لي بهرمند كردوا باوان زانن او بوان خير ترا او بوان شاكترا كنا بخشن قاسكيانو كاسكيانو جيرفانكيان قرمو قرترا اللان پارە کەمان لە ڕووی ڕووکەشەکەوە زاهیرەکەی زیاترە، ئەوە بۆوان خراپترە، ئەوە بۆوان ماڵوێرانیە. لە قیامەتە ئەو کەسانەی کەوان نەیان بەخشیوە چروک بوونە، ڕەزیل و پیسکە و بەخیل بوونە، ماڵ و سەروەت و سامانەکەیان ئەبێ بە تەوقێک لە گردنیانە ئەهاڵێ، ئەبێ بەمارێکی سەرکەچەڵی پڕ لە ژەهر لە گەردەنیانە ئەهاڵێ پێیانەوە ئەدا. باوانە زانن ئەو ماڵ و سەروەت و سامانەیان هی خۆیانە تا هەتای ئەمێنێتەوە. ولله ميراث السماوات والأرض، هەرچیەکی لە ئاسمانەکان و لە زەویدایە هەمووی میراتی ئەڵڵایە، هەمووی مڵکی رب العالمینە. و پەروەردیگار زۆر ئاگدارە بە ئەوەی کەوا ئێوە ئەیکەین و ئەنجامی ئەدەن.